یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە دوێکە دیبێتێکی تەحلیلیمان بوو سەبارەت بە فەرمایشات ئاغای موستەفا هیجری لە 75 ساڵەی ساڵیاد حزب دموکرات و متعسفانە کەنەکشنە مۆبایلەکەمان باش نەبوو و قەت و وەسڵ ئەبوو و دیبێتەکە تەواو نەبوو و موفق نەبووین کە ئیدامەی بدەین. ئەم شەو سعیەکەین کە ئیدامەی بدەین لە ڕاستە و لە چوارچێوەی هەمان مساحبە. پێشووتر بێژم کە ئێمە دوێکە شارەمان بەوە کرد کە ئەمانە ئەقڵێکی ناقسیان لە ناوە مەردەم دروست کردگە، چون دۆستە بە ئێمە وتی مێژن ئەقڵە سەلیم، چونکە ئێژن ئەقڵە سەلیم مردم فکرەکات ئەم بەرداشتانە و ئەم ئیستدلالانە کە ئەیبیسێت دا لەبەر سەلامەتە ئەقڵی و ئیستدلالیە مردمە کە لە گوێی ئەم ئاغایانە بە ئیستلاح ڕەحبەرانە بە ئیستلاح مبارزاتە کوردی ئەیبیسێت، یعنی ئەحزابە کورد. ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هەر لەو ڕۆژە و کە هات بۆ خاتری ئەوەی کە لە ئۆهدەی تئۆریزەکردنە کوردیەت بەرئەهات و جەهانە کوردی ئەناسی و تەفەکر کوردی و جەهانبینی کوردی ئەناسی و وردە وردە لە خلال دیبەیتەکانە لە مەراحل مختلفە خەریکە ئەم پرۆسە تەکمیل و تەواو ئەکاتۆ لەسەر مەبنای جەهانبینی کوردی و واقعیەت ئینسانە کوردی شروعی کرد بەلادان ماسک و دەمامەک لە ڕووی ئەم ئەحزابانەی کە منتەسەبن بە ئومەتە کوردی و ئەو تاریخێکی توولانیە و ئێستا لەم دیبەیتە بازگویی ناکرێ بۆ ئێمە. ئەوە هەمان پارامترێکە کەوا لە دەسە ئێمە و بەمانە تەحلیلە ڕەوتە سیاسیە ئەمانە هەڵس و کەوتیانەکەین. ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ بۆ ئەووەڵین بار هاتووتی کە ئەم ئەحزابەی کە تەحت ناوە کورد لە ژێرە ناوە کورد بە مەعنا و مەفهومە ئێتنیک و قەوم کار ئەکەن، نەک لە ڕاستایێ دروستکردنە کیانێکی کوردی و تەعریفێک لە کوردیەتن بووگن، بەڵکو لە ڕاستایێ چەسپاندنە سوڵتەیە دەوڵەتهایەک کە لە منزەرە ئێمە ئیسباتمان کرد کۆرپۆریشنە نظامە سوڵتەی جەهانین قەدەم هەڵەگرن. مهمترین کۆرپۆریشنێک کە لەسەر کوردەوار دانریاگە و دەوڵەتە یەهود جیهانیە کۆرپۆریشنە ئێرانیە. حزب دموکراتە کوردستانە ئێران دروست کریاگە کە ئومەتە کوردی لە ڕواڵەتە واقعیە خۆی داماڵێ و بیانواتە بازنەیە ڕەوایەتە ئێرانی. تەمامە قودرەتە نظامە سوڵتەیە ئێرانی و سیستەمە دەوڵەتە ئێرانی لە ڕەوایەتە ئێرانیە. تەوەجۆ بکەن ئەوەی کە تۆ لە ساڵەکانە 1346 مەلا ئاوارە و دارودەسێ سوڵەیمانە موعینی بڕنەمێ ئەگرنە دەسۆ دوای 2 ساڵ بەم شاخانە ئەکوژێن و 4 نەفەر پەیوەست نابێ بە ئەمانە نابن بە 40 و بە 400 دەلیلی هەست. دەلیلی ئەمەسە تۆ ڕەوایەتێکت نییە کە ئەمانە بزانن لە بەرامبەر کیا شەڕەکەن، تۆ ئیشێ لە بەرامبەر کێ شەڕ بکەین. لەذا ئەوێنین ڕەوایەتە ئێرانی بتەو بووگەسۆ داستانە ئاریابازی و کوڕە ماد و کوڕە کوورەش و سەرزەمینە ئێران و فردەوسی بازی و شیعەبازی و ئاریا مهربازی و بزرگ ئەرتشتاران و ئەمانەسە. ئەم ڕەوایەتە هیچ کەس ڕەدی ناکاتەوە و تەمامە ئەمانە خۆیان بە ئێرانی ئەزانن کە خروجیەکەی ئەبێ بە ناسرە ڕەزازی کە ئەڕواتە تەلەڤیزیۆنی BBC و ئێژێ کورد ئێرانیە. استدلال تێرن و ئەچنە
بنە تاریخێک کە نە شەواهدە مادی هەست، نە بەحس لە شتێک ئەکات، نە ئەمانە ئەتوانن سابەتی بکەن. ئەمە کریاگەسە ناو زەهن، ئەیکەنە ناو زەهنە ئینسانە کوردی، پڕی ئەکەن لە کەسافەت لە بەلوچ و مازەنی و گیلەکی و قوچانی و شیروانی و یەزدی و کاشانی و بوشهری و شارە کوردی گرتگە تا سلێمانەیی و هەولێری و کرماشانی و ماکووی. چیەکەنە زەهنی؟ ڕەوایەتە ئێرانیەت. تەمامە ئەم مەردمە خۆی بە ئێرانی ئەزانی، بەر ئەسەرە چی؟ بەر ئەسەر یەک مشت تڕەهات و جەعلە تاریخی. دوێکە من گوێم ئەدا لە بەرنامەیە کە حیزبی دیموکرات داینیا بوو تەحتە ناوە ڕۆژە زەمانە زەگماکی، یعنی زووانە دایکی زەگماکی. کابرای هاتوو قسەیە کرد، ئەیو ئەم زەمانیە فارسیە لە زەمانێ یعقوبێ لەیسیە سەفاری هاتە تەکمیلکردن و بەکارهێنان، چون دوای حەملەیە ئەعراب هەست، دەنگەکانی هەست، دوای حەملەیە ئەعراب بۆ 200 ساڵ زوانە فارسی لەبین چوو. تەوەجۆ بکەن لەم قسە. ئەمە کامە 200 ساڵە، ئەوە 2 قەرن سکوتە ئاغای زەڕینکوبە، عەبدولحوسەینە زەڕینکوب. و ئێژێت یعقوبە لەیسە سەفاری لە دەرگاهە خۆیە سلەی نەئەدا بە شاعرانی کە بە عەرەبی شعرێژن، وتی من حاڵی ناوم، بێن بە زوانی زوگماکیە من شعر بێژن، و فارسی ئالەوێ دووبارە نۆزجی گرت. ئەمانە کێن؟ ئەمانە پسپۆڕن، پسپۆڕە بوالیە زەمانێ زەگماکی. تەوەجۆ بکەن. ئەمە 2 سوالە گەورەی واتیە. ئەم داستانە ماغا نەقلی کردوە منێژم مناڵەکان بیوەڕەن داینین کۆنگرەیە پسپۆڕانیە زەمانیە زەگماکی. مشتێ پدەر سوختەی کڵاوبەردارە دەهاتی. ئاغا گوێ بگرە، ئەگەر 200 ساڵ زمانە فارسی لەبین چووگە، یعقوبە لەیسە سەفاریە حەرامزادە زوانی چۆن زوانە فارسی وگە حاڵینەوگە لە عەرەبی تۆیژی لەبین چووگە. تا ئەمەی کە ئەم بێت بێژێ بێن و زوانێ من بێژن. ئەمە تەناقۆزە ئەوەڵ. تەناقۆزە دووەم، تۆ بە من بێژە زوانێ لەبین چووگە 1000 ساڵە پێش، 1100 ساڵە پێش، نە سیستەمە ئاموزش و پەروەرشە مۆدێڕن مەوجودە، نە ئێرتباتات و ڕێگە و بانە ئەمڕۆژی مەوجودە، نە سیستەمە حکوومەتی منسەجمە سیستەماتیک مەوجودە، نە دام و دەستگاهە میدیایی و فیلم و تەئاتر و کتێ و ڕۆمان و ئەمانە مەوجودە. تۆ بەچی زوانێک لەبین چووگە لە ماتەحتە 2 شاعردەری تێری فێرە کاورایە شووانە منتقەی بەختیاریەکەی. بەچی فێریەکەی؟ چۆن ئەم ئاغا فێر ئەوێ؟ پس تۆ ئەوێنی کاخێک بنیادێک تا عەرش لە درۆ لە زوانە مشتی خۆفرۆشە بێوجودە بێ خانەوادەی بێ کرامەت تەحتە ناوە باسەواد تێتە دەر. لە کامە جبهە؟ لە جبهەی دفاع لە زوانێ زەگماکی. دوژمن گورگەکەی ناوە شەنگول و مەنگولە، بفەهمن دەسی خۆی ئاردی لێداگە، تێریەتێ ناوە تۆ مناڵی نافەهمی، فکرەکەی دایکتە ئەتخوا، بۆیە تۆ حەزەکەی بە زمانێ زەگماکی.
ئەم تەوزیحمە بۆدا تا بفەهمن لەکوێوە کاورا کڵاو ئەنێتە سەرتان. یعقوبە لەیسە سەفاری کە ناراوێ مستەراوێکی نییە کە تێیا سابەتی بکە حکوومەتی کردگە. تاریخە سەفاریان و تاهریان بەن لە یەکتری، سەفاریان و تاهریان ئائیستە لە ویکیپیدیا سەرچێ بکەن، بڕۆن تاریخ بخوێنەوە، ساڵە حکوومەتە هەرتکیان یەکێکە، ئەخۆنە ناوی یەکتری هەرتکیشیان بەر یەک مەحدودەی جغرافیایی حکوومەتیان کردگە. دو پادشاه در یک اقلیم، دو سلسله در یک اقلیم همزمان. توجه کی اما جز کار سیستماتیک، جز ئەوەی کە تۆ گەرەکتە ئومەت کوردی نابود کەی تەبدیلی بکەی بە قەوم، و ئەم قەومە لە منتەقەی موکریان و منتەقەی سۆران و سلێمانی کۆبووگەسۆ هیچ کارێکی تر نییە تۆ بیکەی، و ئەم قەومە کە لە منتەقە دانریاگە بەم زوانە فاسۆمیە کە تۆ دروستیەکەی نەئەتوانێ ئەقلی بوێت، نەئەتوانێ ئەندیشەی بوێت، نەئەتوانێ گزارش لە جەهانە کوردی بکات، نەئەتوانێ خۆی پان و گستەردە و بەرین بکە، ناتوانێ. خروجیەکە ئەوێت و چی؟ خروجیەکە ئەوێت و ئەوەی کە ئەمانە حیزب دموکراتە بۆ دروستەکەن. قازی محەممەدت بۆ لە دار ئەدەن، ڕەهبەرێکی تەسلیم بووگی ئەعدام کریاگی سرە تەنافدار ئەوێتۆ و تەبلیغی ئەکەن کە بوێتۆ سمبول تۆ، سمبول ئەم قەومە ئەتنیکیە. ئیستا جمهوریە ئیسلامیە ئێران، سیستەمە ئێران، دەوڵەتێ کۆرپریشنە ئانووسیە ئێرانی، جوولەکەی ئانووسی چووگە کتێوە کورتهاوە کوردستانە، ئەو ڕەحمانە قاسملووی لە داخڵە ئەم شتێک ئەمان پێژن کوردستانێ ئێران چاپ کردگان. چاپە کوردستان من بۆ خاترەوەی ئەم مستەڵەحانەیەوە لە زوانە ئەوانە ئەشنەفن بیبیسن. کوردستانێ باشوور عکسە قاسملووی وا پێوە، لەم یەکی عکسە قاسملووی پێوە نییە. تەوەجۆکەی لەوێکی ناوە نووسەر ئەو ڕەحمانە قاسملووە، لەم یەکی ناوە وەرگێر عەبدوڵڵا حەسەنزادەس. چی مهمە؟ دەوڵەتە ئێرانی بە تەمامە قودرەت گەرە کێسی حیزب دموکرات قاسملوو قازی محەممەد بکاتە ئادرسە کورد کە ئەمانە ئێرانین، و ئەو کتاوە چاپ ئەکات تەحتە ناو و مبارزاتە کورد کە تۆی کورد ئیحساس بکەی چ کارە گەورەیەکت کرد و لەسەرە ڕەچەڵەکە قاسملوو بمێنی تۆ. چی لە گرازۆری هەست؟ ڕەوایەتە ئێرانی. چیت تۆ لە دەستدا؟ کوردیەت. چیت لە دەستا؟ ڕەوایەتە کوردی. چیت لە دەستا؟ ئومەتە کوردی. چیت لە دەستا؟ سەرزەمینە کوردەوار. دەوڵەتە ئێرانی بە پەلە پەترۆ با بزانن دەوڵەتە ئێرانی ئەزانێت ئەوەی ئەی خەسێنێ و نابودی ئەکات ڕەوایەتە کوردیە، ئەوەی نابودی ئەکات ڕەوایەتە واقعیە کوردیە کە بنیانە ڕەوایەتە جوولەکەیە ئێرانیە ئانووسی هەڵەتەکێنێت، و ئەمەسە کە لە ژێری پەرچەمەکەیە لە شیروان و لە هێرات و حتا سیستان، لە سیستان و حتا هەولێر، لە هەولێر و حتا کنارەکانە دەریای مەدیتەرانە لە ژێری ئەم ڕەوایەتە کۆ ئەبێتەوە و هۆڤیەتە واقعیە خۆی پەیدا ئەکا. من دوێ شەو لە قسەکانە مستەفای هێجری ئشارەی بەوە کرد کە ئێمە نەمان ئەتوانی وەکو فلستینیەکان، لوبنانیەکان وە ئیرلەندیەکان وین. فلستینیەکان وە ئیرلەندیەکان مەعزەرەتم هەست، ئەوانە دەوڵەتن منیش وتم درۆەکە، دەوڵەت نیەن. تا ئیسێشە فلستین بە دەوڵەت نەناسریاگە، وەلێ ئەو ئەزانی چیوەت ئەوە ئیسباتە جاشیە مچەی ئەکرد. مچەوە کورد ئێژێ قەوم و قەومن ڕازەکە، ئەمانە ئیسباتە قەومی ئیتنیکیە کوردەکەن. مچە ئێژێ تاران حەقی هەست، یعنی ڕژیمە تەهران، یعنی سیستەمە دەوڵەتە ئێرانی بێت شارێکی خۆی سەرکوب بکە. سوالە گەورە ئەمەوە مچە دەی تۆ خۆت وە ئێرانی ئەزانی
چۆن ئێران داگیرکەرە وەسەبێژی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا داگیرکەرە کالیفۆرنیاس ئیستە خودە مەسعود بارزانی و جەلالە تاڵەبانی چووبن عێراقە فدراڵیان دروست کردگە تۆ چۆن ئەتوانیوە دەوڵەتە عێراق بێژی داگیرکەر مەگەر ئاڵمان بۆنی ئشقاڵ کردگێسی دەی تۆ مەگەر نایژی ئێمە ئێرانین دوی حکوومەتە مەرکەزی حەقیە سوڵتە بکا بەسرە تەمامە ئەم خاکە تبقى همان قوانين بين المللي تبقى همان قوانين بين المللي تو تيروريستي برهم زنندية أمنية مليت تو بجا تو لقران نود تو بودس أويت أصلها فرق توچية إشغالگر يعني چي تو إجي داگير كر دي أگر أما داگير كره تو چون إيرانيت دەی ئەگەر ئەمە داگیرکەرە تۆ چۆن تەکیا مزاکرەکەی تۆ تەک داگیرکەرە چۆن مزاکرەکەی دەی ئەگەر ئەمە داگیرکەرە مردمە دنیا بۆچی ئێشێ بێت لە تۆ دفاع بکە تۆ شارێکی بە حرەکاتە تەرۆریستیت لە بەرامبەر حکوومەت مەرکەزی ئاوێسیایی بۆچی بێت دفاع لە تۆ بکە تۆ کەی وتکتە من هۆڤیەتێکی جیاوازم هەست تۆ ئێژی من هۆڤیەتە ئێرانیم هەست ئەویش حکوومەتە مەرکەزیە ئێرانە دوای انقلابە 57 تەواو دووە لە دنیا بە ڕسمیەتیان ناسی دروست ئاغای مستەفای هجری دروسە ئەندامانە حیزب دموکرات ئایا ئەمە دروسە یانە خۆتان پۆخڵە مەکەن و گێل خۆتان مەکەنە یارۆکەنە کەنارە جادە مەیکەن سوالەکە وازەهە جایسە تێنە سەری ئەموتی ئێمە حیزبە نەتەوەیین نەتەوەئی حیزبە نەتەوەیی ئێرانن ڕەوایەتە ئێرانی سوڵتەیە کۆرپۆرێشنە جوولەکەی ئێرانیە بۆیە کاناڵەکەی وابەستە بە مەلا بەختیار ئەچێ بەرنامە دروست ئەکا بە زوانێ فاسۆمی کە کۆرش کێ بوو کۆرش ئەو ئیمپڕاتۆڕەی واغە کورد بوو وە خۆی بە فارسەزانی ئەمە کێژێتی ئەمە دانەیە بەچکە جوولەکە وا خۆی منتەسەب ئەکا بە سلێمانی نۆکەرە مەلا بەختیارە تێهەڵدریاگە بنجووە نۆکەرە دەوڵەتە ئێرانە وا هۆڤیەتێکی مەجهولی تاریخی جەعلە جوولەکە بەناو کۆرش ئەکاتە کورد کە بەخۆی وتی من فارسم تۆجۆکەن با بڕۆین سەر قسەکانم مچە تا بەفەهمینە ماغا مەچە چ کارەست حزب دموکرات چ کارەست ئەمانە خەریکە چین بەس دەوڵەتە ئێرانی وەختێ لە بەرامبەرە ڕەوایەتە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ جەهانە کوردی ئینسانە کوردی سەرزەمینە کوردەوار قەراری گرکە وە پەلە پەترۆ خەریکە ڕەوایەتە قاسملوو ڕەوایەتە قازی مەحەمە ڕەوایەتە حیزب دموکرات کە ئێرانیەتە و خۆیان دروستیان کرد بۆ ئەم قەومە ئیتنیکیە کە دروستیان کرده بوو قەوم و ئیتنیکەی کە دروستیان کرده بوو پاڵی پێوە ئەنێن کە بچێتە ناوە زەهنە مەردم خۆب ئەدامادەین نەکەر لە ڕۆژهەڵات بەڵکو لە بەشەکانی دیکەشدا تەجروبەمان کردووە هەر وەخت کورد یەکگرتوو بێ لە هەر بەشێکدا لە ڕابردوودا یەکگرتوو بووە سەرنجی دنیای بۆ لای خۆی ڕاکێشاوە حکوومەتەکان حیسابیان بۆ کردووە بەڵام هەر وەختێکی پێکەوە دژی یەک مەشغوڵ بوونە هەم لە کۆمەڵگای نێونەتەوەیدا بە جوورێکی کە فکریان لێکردوونەتەوە هەم ڕژیمە داگیرکەرەکانیش دەواقعدا کێشەی نێوخۆیان گەورە کردوونەتەوە تەوەجۆتان کرد ئەمانە کەی ڕێککەوتوون کە حکوومەتەکان حسابیان لە سێر کردوون معلوم کەی بووکە معلوم لەگرا ئیشارەکە بە ڕژیمە داگیرکەرەکان یعنی تورکیە سووریە عێراق ئێران داگیرکەرە کین
ئای مستەفایجی داگیرکەرە کێن دەی ئەگەر ئەگرا کیانە مستەقل لە سەرزەمینێکی جیاوازە هوڤیەتێکی جیاوازە تۆ چۆن حیزب دموکراتە کوردستانە ئێرانی ئاغای مستەفایجی چۆن حکوومەتە تاران حەقی نییە بەسەر سنەوە حکوومەت بکات چۆن نیسی دەی ئەگەر تۆ هوڤیەتە مستەقلی چۆن تەن ئەدەی بە ئێرانی بوون ڕەوایەتە کۆرپۆرێشنە ئانووسیە جوولەکە ئیستا تۆ خوات وتە داگیرکەر تۆم کەلەماتە وەکارەوەی و مردم ئیش نەفێلێت بەڵام لەولاوە وتت ئێمە ئێرانین و خواحەڵی ناگرێت و ئێشە واقعی قسە بکەین لەولاوە وات ئێوە ئەندامانە حیزب دموکرات من دیسانەوە ئێژم لەم دیبەیتەیەم شەویشە کامێرا ئەدەم بە کەسێک نوێ نەرایەتی حیزب دموکرات بکە و گەرەکی بێ لە حیزبی دموکرات دفاع بکە و لە کارنامەی و لە قاسملوو و لە قازی محەممەدی و لە ئەساسنامەی دفاع بکە تۆ چۆن کەلەمەی داگیر کەروەکارەوەی ئشغاڵگەر یعنی کێ ئشغاڵگەرە چۆن ئشغاڵگەرە ئیستا حکوومەتە کازمی ئشغاڵگەرە باشوورە تۆ تیا دانیشکی ئشغاڵگەرە داگیرکەرە دەی ئەمانە ئەگەر داگیرکەرن و تۆ هوڤیەتە مستەقلی چۆن ناوەت حیزب دموکراتە کوردستانە عێراق و ئێران و پەقەقەس چۆن واسە جواب موجود نییە تۆ ئەم قسانە بۆ ئەکەی تا مردم ئەحمەقتر بکەی تا مردم جاهلتر بکەی واتوت لە ڕسان چوو واتوت سیستان چوو واتوت گێڵان و مازندەران چوو واتوت تۆ وات کرد ئەمانە چوون تۆ مایت و دەمە قۆپانەکەت و موکریان و مەحابات و خانێ و نەغەدە و پیرانشار و نەگەیەسنە تۆجاکەی تۆ واتوت و حیزبەکەی تووتی لەگران نەقش و ڕۆڵ و کارکردە حیزب دموکرات ئەمێنن حیزب دموکرات کی دروسیەکە بۆ دروسی ئەکەن بۆ تێڵ نیوە بۆ ئەم حیزبی دموکراتە ئیشی هەر ئیدامە بدات ئێستا ئەفەهمن بۆ ڕەوایەتە ئێرانی ئەوەی کە ئێوە پێی ئێژن یەکگرتنەوە ئیتحاد یونیتی لە ژێرە ڕەوایەت دروست ئەوێ یونەتی لە ژێرە هەچ شتێکی تر ڕەوایەت کۆتاکاتەوە دەستیان تێکێشاوە گەورە بۆتەوە ئەوە یەکێک لە تەجروبە گەورەکانە بۆیە من پێم وابێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەسەر بنەمای ئەو تەجروبەیە حەولی داوەکە لەگەڵ هەموو ئەو حیزبانەی کە لە مەیدانی خەباتدان بۆ ئازادی کوردستان خەبات دەکەن لە هەر ڕێگایەک و هەر وەسیلەیەکی کە بۆیان ممکنە بتوانێت ئازادیە کوردستان هەر حیزبێک منزۆری هەر چوار پارچە کەس ئەم کوردستانە ئیتنیکیە ئازادیە کوردستان ئاغای مستەفای هجری ئازادیە کوردستان ئەسچی چطۆری فاسۆمی تەکتا قسە بکەم ئازادیە کوردستانی ڕا لە کوێڕە لە چێڕە لە چۆنێڕە لە کێ ئازادی لە کێ چه شکلی ئازادی یعنی چی ئەمانە عێراقین ئێرانین تورکین پەکەکەوا لە پارلەمانە تورکیە تەکە ساختارە دەوڵەتە تورکیە هەست تەکە ڕەوایەتە تورکیەت هەست تەکە خەرکی چیەکە خەڵک ئەداوە کوشت کە چی بکە کە تورکبوون لە جامعەی تورکیە تەسبیت کە کە هوڤیەتە تورکی بدا بە تورکیە ئەمە ئەگرا تورکیەس
کوردەوار نییە. ئێمە تورکین، کوردەوار نییە. ئەمە سیستەمە تورکیە، کوردەوار نییە. ئەگرا عێراقە. ئەمە حەلیمە، ئێمە عێراقین، ئەمە کوردەوار نییە. تۆژۆکەن کارکرد ئەم حیزبانە ئەمەسە. دیتان بۆیە تۆ بە حیچ کوێ ناگەی. وەکو چی؟ وەکو مبارزەیە ڕەهایی بەخشە ئومەتە کوردی بە حیچ کوێ ناگەی. هەر کۆرپۆریشن قودرەتمەندترەوێ زیاتر ڕۆ ئەچێتە ناوەم جامعە چنگی تێخە، زیاتر دەرونیەوە ئەوێت و تورکیەت، ئێرانیەت، عێراقیەت وە سووریەت زیاتر دەرونی ترەوێتەوە و زیاتر ئێمە لە جەهانە خۆمان فاسڵە ئەگرین. وەلێ ئێمە چۆن فکرەکەی نەمانە مبارزن، کوڕمان ئەوەن، کوڕەکەمان بۆ ئەکوژن. بزانە تا من مثالێک بدەمەوە بفەهمن. ساڵە 1346 و 47 کە مەڵا ئاوارە و سڵێمانە موعینی تێنۆ 4 نەفەرن، ئێوە گەرەکتانە بێژن لەم سەرزەمین لەم قەومە ئتنیکیەی وایەوە بەحسیەکەن. هەرم ئتنیکە کە ئێوە پێژن کوردستان و حەجی پێکردن لە کرماشان و خاسیە دەست داگرم بۆ ئیلام. با دەست داگرم بۆ ئیلام. لە ئیلام و حەتاماکو هەر ئەم 4 نەفەرە پیاگوبن. الباقیە مردم خائن. درسە؟ ئێوە وایژن. چون یەک نەفەر لەم مردمە نەچووە پشتە سڵێمانە موعینی، نەچوو هاوڕا نەبوو لەگەڵ مەلا ئاوارە، نەبوو. ئەزانی بۆ نەبوو، ئەزانین بۆ نەبوو. تماشاکەن هەر جامعەیە بە تەعدادە ئەنگوسەکانە دەسی ئەلیت ئەداتە دەرەوە. ئەلیت بە تایبەتی ئەلیتە سیاسی، ئینسانە فیلسوف، نخبە بە تەعداد ئەنگوسەکانە دەست و زیاتریش نایدا. ئەمانە وەزیفەیان هەست بۆ ئەم مردمە لایف ستایل، ڕەوایەت، داستان تعریف بکەنەوە. ئەم مردمە خۆیان لە چوارچێوەیەکا بوێنن و حرەکەت بکەن. نەمەلا ئاوارە، نە سلێمانە موعینی، هیچ کەس نەیتوانیگە ڕەوایەتێ بێری ئەو دانەوا لە کرماشانە، ئەو جەمعیەتە کرماشانە، ئەو جەمعیەتە سنە تەکان بخوا. چون ڕەوایەتە گشتیان ئێرانی بوون بووگە. دەی کاورا لە کرماشان دانیشکە ئابجۆی شەمسی بووگە، پەری بوڵەندەی بووگە، چیا سرخ و تەوەکل ئابادی بووگە، مەقامە ئاریا مهری بووگە، ماشینە ئاریا و شاهین و شڤلەتە ئێرانی بووگە، ئاردە ئامریکایی بووگە، ئۆرتشێ شاهنشاهیە ئێرانی بووگە. بۆ چیسی بێتە کە توا بێت؟ خائینە. ئەمانەی کە پێشمەرگەی حیزب دموکراتن ئەکسەریەتیان دەرەجەدار ئەرتەشە شاوگن. حەل لە سەروان چەکۆیان گرتگە تا یاڕۆی عەلیاریان تا شاهۆ حوسەینیان ژاندارمەری وگە گەشتیان دەرەجەدار ئەرتەشە شاوگن. گەشتیان ئەکسەریەتیان ساواکی وە دەرەجەدار ئەرتەشە شاوگن. دێ ئەمە یعنی فەقرە ڕەوایەت. کێ حیزب دموکرات ئەیوە ئێمە ئێرانین و ئەمە ڕەوایەتە ئێرانی بوو. ئەو جەکەی حکوومەتە پەهلەوی بوو. تازە لە ناوە حکوومەتە پەهلەویە تۆ ئەتوانی بیتۆ سەپاه بوود، تۆ ئەتوانی بیتۆ ئەرتش بوود، تۆ ئەتوانی بیتۆ تیمسار، حتا بە عنوانە قەومە ئتنیکی. پس تۆ ناتوانی بێژی تەمامە ئەم مردمە خائینە. لە ڕۆستان بچم بیکەمەوە کورد. چۆنێکەی تۆ کورد؟ جفتی شەواڵ جافی بۆ ئەوەی دەمە قوپانێ کوردی بۆ ئەوەی دەمە قوپان ئەوەی بیکەیتە پێی وە زۆر وە دوو خوێن. نا وانیە. بە ڕەوایەت و ئەکەوێتی شوێنە ڕەوایەت. تۆ ڕەوایەتێکت لەم کوردیەتە بکردایە بزانیە کاورای وڕماوەی خۆی تیا ئەوێنێتەوە یان نایوێنێتەوە. حەز بەم ڕەوایەتە ئەکا یان نایکا. تۆ ئەم کارتە نەکردگە. مردمە ئێمە خائین نییە. مردمە ئێمە ئیمڕۆ مەوزعی بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی نەماگە بووگەسە و کوڕە کوولش تۆ واتە پێکردگە وێ تەکان ناخوا. تۆ ئێژی منفعەت تەڵەبین و چارە کەس ناکەین و لاوە گشت کەسی حەزی خۆشیەکە لە سکس و گشت کەسی پولی گەرەکە و تۆ وایژی دێ مردمەکە فاسدوگە. تۆ وایژی
تۆ ئایژی مبارزە مەسە لە ناوە خیابانە پەڕینە کۆڕی یەکتری و حەزی پێکەین و فرەخۆشە و ئەمانە لا جمهوری ئیسلامی سەگبا بوو و نایڵێت و ئێمە سواری یەکتری بووین مردمە تۆ واتە پێکردەکە تۆ چووی ئێن حەسا داگیانە دەست تۆ بێ بچۆ کوردبازی بکە بێ بچۆ کوردبازی بکە ئەم اتفاقا کەفێکە کەفت پس تۆ ناتوانانی بێژی خەڵکە کەرکووک خائین بوو خەڵکە کەرکووک خائین نییە خەڵکە کەرکوو پێیانوت کە عێراقیە خودت جەلال و مەسعود چووگن عێراقە فدراڵیان دروست کردگە حەشد شعبی پۆلیسە فدراڵی عێراقی مەشروعە بۆی خەڵکە کەرکووک ناوێسی چون خەڵکە کەرکووک ڕەوایەتی لە کوردیەت نییە نووسی عێراقین ئێرانی خەڵکی سلێمانی ئیمڕۆ حیچ مەقاومەتێ ناکە بەرامبەر بە پاسدارێکی ئێرانی نایکە خۆی بە ئێرانی ێزانی مقاومەت ناکەن بەرامبەر بە تورک هەرچی فەرهەنگە دریاگەوە تورک موسیقی نان خۆراک هەرچی شتە دریاگە بە تورک مقاومەتێ نییە تورکە و حاڵی ناگرێت و نانیان خۆشە و شاریان خۆشە و حەزی پێکەین و دێ ئەمانە ئەگەر تورکن بۆ وانیان چۆن کاورا تورکە وەزوان تورکە وەزوان کاوراوێت و تورک چۆن وەزوانەوێت و تورک ئەمەسە ئەو کارە بەسەرت تێرن ئەخەسی نازانی بۆ خەسیایی لەسەر چی خەسیایی کاورایژی دێ ئەمانە چۆن حیچیان نەکرد بە ئەمانە فرەکاریان کرد بۆنێت تۆ ئێرانیت کێ وای کرد بەم مردمە ئەمانە ئێمە ئێرانین و خۆحەڵی ناگری و چاری کەس ناکەین و شەڕژبانەکەین و تەقەبانەکەین و ئەمان خۆن و قەپمان پێیاکەن و لاو دەی تۆ چۆن هۆڤیەتێکی مستەقلی ئەمانە داگیرکردن مقاومەت ناکەی لە بەرامبەریانە تا دنیا بێژی ئشقاڵگەری هاتکە چۆن نایکەی دەی تۆ ئەگەر حکوومەتە مەرکەزیت و بەشێ لە میتە حکوومەتە مەرکەزی حەقی هەست سوڵتەی بوێ بگرا حەقی هەست سوڵتەی بوێ بگرا پس ئەمەنی ئەمانە نازانن چۆنی بخونجنن کاکە ئەمە هاتکە ڕەوایەتە ئێرانی بسەپێنی حاڵیتە وەسەپاندی قاسملو هەیکە لە ڕەوایەتە ئێرانیە قازی محەممەد هەیکە لە ڕەوایەتە ئێرانیە حیزب دموکرات نەهاد و مؤسسەیە بەرساختەیە دەوڵەتە ئێرانە بۆ چەسپاندنە قەومێ کوردە ئێرانی کاری ئەوەسە و هەرچی دەسە خەریکەم کاراکە کوردیش تحت ناوە ئتنیک و قەوم خۆی ئەداوە کوشت ئەم ڕەوایەتە بچەسبێنێ دوای 200,000 خەڵکی کە داگەوە کوشت لەم قەومی ئتنیکیە گشتی دەسەدا و تەوقا کاتێک یەکتریا و خۆحەڵی ناگرێ و مبارزات سەری گرت و خۆحەڵی ناگرێ و دەمە قۆپان ماوە و فەسۆم ماوە و تەوەجۆکەن ئەمە داستانە کەس نزیک بێتەوە نەتیجەیەوە دەبینین کە ئێستا ئێمە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە کە سەردەمێک وەکو ئیشارەتان پێکرد سەردەمێکی زۆر تاڵ و ناخۆشمان هەبوو ئێستا پێکەوە هاوپەیمانی ئەوە تەجروبەیەکە کە دەبێ حسابی بۆ بکەین کە ئێمە وەک حیزبی دموکرات حسابمان بۆ کردووە کە لە ڕاستیدا لە ڕۆژهەڵات یا لە بەشەکانی دیکەی کوردستانیدا سەردەمی تاک حیزبی بەسەر چووە و دەبێ ئەمە بە هەموو بۆ چوونە جیاوازەکان کە کەمیژنین لە بینماندا بەڵام من دوێکە شارەم بەمە کرد تۆ لە کوردستانێکە هینی ئێرانە وا لە ژێرە سوڵتەی دەوڵەتە مەرکەزیە کە لە پایتەخت دانیشەیستە تارانە مازندەرانە فەرقی ناکە فعلەن تارانە تۆ لەم بەشە لە ئێران هیچ کارەی مستەفای هیجری و حیزب دموکراتت هیچ کارەز تۆ کەسێ نییە ئیجازە بدەیت تەنەوع حیزبی بوێت یانەوێت ئەم قسە ئەحمەقانە بۆ ئەەکەی ئەمە قانونە ئەساسیە دەوڵەتە ئێرانی ئەتوانی ئیجازە بە کاورار لە گەڕاوەن حیزبی دابنیە دایننی تۆش پەلامارە حیزبەکەی بەی هەرە و قانونە تەپەداتە سەرە شەڕواڵ لە پاتەکەنی تەوەجۆت کرد مستەفای هیجری تۆ بۆ ئینسان قسە ئەەکەی بۆ کاورایە کە تۆزی ئەقلی هەست قسە ئەەکەی یا تۆ مخاتەبینە مشتێ مەڕوو ماڵاتن وەکو پێشمەرگەکانە خوات کێس مخاتەبینە تۆ هەر لەسەر ئەم چرت و پرتانەی کە ئیژیتی
لاو خواهری ناگرێت و شفرە حیزبی وێت لە کوردستان و دێم کوردستانەوە لە ژێرە نەزەرە قانونە عێراق ئێرانە دەوڵەتە ئێرانە دێ تۆ چ کاری تۆکی ئێژێ کاورایان لە لادێ ڕێ نەیەدا هەواڵی ماڵی کوێخایە پرسی ئەمە هەروە ئەم مردمیانە سەقەت کردگە کاورا هادووە منێ و پەیمانی حەیدەریش حەقی ێزە ڕەخنە بگری و تۆ کیوە من حەق بەی ڕەخنە بگرمیانە تو چ کارەی خۆتی هەڵدریاک تۆ کیوە من تاینە تەکلیفەکەی من ئەتوانم قسە بکەم دەربارەی قاسملوو یان ناتوانم چار خاڵە هاوبەشەکانمان بتوانین یەک بگرین لە دژی دژمنی هاوبەش ئەوە خاڵی هاوبەش لە دژی دوژمنی هاوبەش پێناسەی دوژمن مەوجود نییە قاڵە هاوبەش ئێمانیشە چییە مەوجود نییە تەنها ڕێگای چارەسەرە و ئێستا ئێمە لە هێزەکانی ڕۆژهەڵات بەو شێوەیە عمل دەکەین کاک مسەفە یەکێک لەو مۆزوعاتەی کە تاکو ئێستاش دوایین بڵین شقامی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەخۆوە سەرقاڵ کردە تێرۆری ناجوامێرانەی دکتۆر قاسملوو بوو لە ساڵی 68 ئێوەش لە کتێبی نسکۆ و دابڕانە بەڕوونی ئیشارەتان بەو خاڵە کردە کە سەرباری ئەوەی کە دکتۆر قاسملوو تەجروبەی ڕابردووی هەبوو و وەکو خۆی کەسێکی بلیمەت و ژیر بوو بەڵام دیسانیش ئەو با بڵین پیلانەی کە لە دژی داڕێژرا بوو لەسەری ئیجرا کرا چی وای کرد دکتۆر قاسملوو بکەوێتە نێو داوێکی واوە ئەمە پرسیارێکی گشتیەکە ڕەنگە بەشی زۆری خەڵکی کوردستان بەلایەن و سیر بێت دکتۆر قاسملوو بەو بلیمەتیەوە چی وا ئاکات کە لەسەر مێزی و توێژێکدا بنیشێ کە قەتڵگا بوو بۆی ئێمە لە حیزبی دموکرات هەر لە سەرەتاوە حیزبێک بووە کە ئاشتی خواز بووە ئەوە لە زۆر بڕگەدا کە بۆی هاتێتی بە ئێمە لە حیزبی دموکرات حیزبێک بووە لە سەرەتاوە ئاشتی خواز بووە یعنی چی ئاشتی خواز بووە نسبەت لە کی ئاشتی خواز بووە یعنی نەیگەرەک و گە شەڕ بکە دە چۆن حقوق بەدەستێریەگە نەڵگەرە کوێ شەڕ بکەی ئیستە مناڵێک تۆ مناڵێکە هەز مچە ڕۆیتە خیابان مناڵەکە مەساسەی گەرەکە ئاب نەبات چوبی لۆلی پاپ گەرەکیسی تۆ بۆی ناسێنی مشتاقچی وەڕکە کا قاچ ئەداوە ئەرزە ئەگیری ئەو خیابانە تێرێتە سەرە یا ئێشێ بۆی بسێنی یا ئەوەنە ئەڕواتە ناوە ئاسابە ئەوەنە ئەڕواتە ناوە ئاسابە یا ئێشێ بیکوشیت یا ئێشێ مەساسەی بۆ بسێنی مچە چۆن ئەو ئەتوانێ ئەم مەساسە لە تۆ بسێنی تۆ چۆن ئەتوانی حتا کورسی ماڵەکە بۆ خۆتوە دەستپێری ئەگەر شەڕ نەکەی تەکە زندگیە تەکە جامعە تەکە سەختیە تەکە سەرما تەکە گەرما تەکە تەمبەڵیە تەکە بێ ئێرادەگیە ئاشتی یعنی چییە هاشتی حەزمانە بە ئاشتی هەر ئاشتی خۆشە لە دوای قاروقین سەگ شەڕەکە کورە کاورە تۆ داهاتیت تۆ هاتکی حیزیە خۆت تەعمیم بەی بیکەیتە ناو زەهن مەردم کە مەردم بۆ هیچ شتێ شەڕەکە بۆ یەگشتێ بێت تۆ دز دەخەڵ بۆ یەگشتی گەرەکەوە کڵاوبەرداری پوڵدار بوێ بۆیە هیچ کەس فکر ناکاتەوە ئێشێ ئەم کۆرپۆرێشنە لەسەر خۆی لابوات تا زندگی ئینسانی وە کوردی بکات نە فکرەکە ئەتوانێت دەوری بداتەوە وە حیزە وە ئافتاوە هەڵگرتن وە خایە ماڵی وە ڕیا و درۆزنی و قاچاقکردن بۆی ئەتوانێم کارە بکە هەڵی بووی ئاشتی خواز بووگینێ حەزمانە لە ئاشتی بێدوو ماچە مارێ تۆ فرە لووسی نەوەری ئاشتی خوازینەم قسە ئەحمەقانە مەچەی هجری تۆ سوحە
تۆ ئایستە لەم ئینگلیسە وایتە انتخاباتە پارلەمانی بواە حیزب بواە مەشیای جەرگە بواە دابوەزایەتە لە بەرامبەر عەبەی موحتەدی بوو تا عەبەی مبتەدی تۆ فرە نادروسی تۆ دزی تۆ حیزی تۆ خوێڕیت تۆ ناتوانی تۆ فڵانە کرد تۆ پیسانە کرد تا بتانی ڕای جەمکەی حیزە حیز و ئاشتێتوانی ڕای جەمکەی حیزە وەکو حەلیم بکەیت و کوپی و لاوە لە پشتی یەکتریا و سازان بکەین و کۆبووینەوە و تەقینەوە و کۆبینەوە و دانیشنەقەی یەکتری ئاوا ئەمە ئەو کارەسە وا کۆرپۆرێشن گەرەکی فێرە مەردمە ئێمەی بکە مردمێکی جاهلی تۆسع پەیان نەکردگی بێ ئەقڵ نیشان بدات ئاشتی خوازی کام ئەقڵ پەتۆیژی تو لەکوێ زەندگیت کردگە لەکوێ کێ گەورەتی کردگە کێ شیرینی ئاگەسە دەمە ئەوەنە کەرو ئەحمەقی هایتە کەرو ئەحمەق نییە مچە تۆ دەستورت پێ ئەدەن خەتە حیزبەکە وا تۆ لێپرسراوەیتی ئەمە تەپێژێ تۆ بۆ خاتری ئەمە فاسۆلیا ئەگریت و حیزب دموکرات مەوجودە کە ئەم تڕەهاتە بکەیتە ناو زەهنە مەردم تحت ناوی خەباتی ئەکەین خەباتی هاتوۆتە پێشە حەولی داوە کە لە ڕێگای وتوێژەوە کێشەی خۆی لەگەڵ ڕێژێمی تاران چارەسەر بکە مەچە وتوێژە تۆ بە عینوانە حیزب دموکرات چییە؟ ئەوە تۆ لێپرسراوەی گەوجە گەوج و ژاکە ژاک ئێژی بەرازی وای تەناوی گڵا کۆ ناو مشە مشتە و بخەموختە و خەریکی تڕەهات ئێژی وە زووانێ زگماکی داخەم وە فارسی چۆن قسە بکەی تۆ دانووسانیە چی ئەەکەی باسی چی ئەەکەی لە دانووسان باسی کەوای پولەکە و کلانەی کوردی و دەم و قۆپان و تەماتە و ئەمە باسی ئەمانەکەی باسی چیەکەی تۆ دانووسان دانووسێنەکەی وەکو شارەم پێکرد هەیەی نوێنەرایەتی گەلی کورد یەکێک لەو خاڵانە بوو کە وەختێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی پێشنەهادی وتوێژی کرد دەگەڵەوەی کە ئومێد زۆر کەم بوو کە مافەکانی کورد بە ڕسمی بناسێ بەڵام حیزبی دموکرات و باقی حیزبەکانی دیکەی کە لەو دەمیدا لە ڕۆژهەڵات لە خەبات ئەمانە وەختی ئێژن مافەکانە کورد تو سەر ئەماسی مافەکانە کورد چییە؟ چییە ماف چییە؟ مافی کورد چه شەکڵیە؟ دەی تۆ ئەگەر داوای دموکراسیەکەی ڕەبتی بە کورد نییە ئەگەر داوای پلۆرالیزمەکەی ڕەبتی بە کورد نییە ڕەبتی بتەوە سۆمالیش داوایەکە ئێمڕۆ مۆدە لیبرالیزم مۆدە گشتی داوایەکە مافەکانی کورد چییە؟ مۆڵتی کاڵچرالیزم ئەسڵەن مەحسوڵە دنیای سەرمایداریە نەئۆلیبرالیە مۆڵتی کاڵچرالیزم تۆ ئەم کەشفە قازی حەمەڵکردگێسی چه شەکڵیە مافیا قورد مافیا کورد یعنی چی دەمە قۆپان بکەیتە پێ بێشۆرت ئەرێ وە زوانێ فاسۆمی قسە بکەی دەی تۆ وە زوانە فاسۆمی قسە ئەەکەی خۆ بولبول قسە ناکات تێ هەڵدریایە وەکو تۆ قسەکە ئەم قسە ناکە چییە مافە کورد چییە؟ چه ڕەبتێکی هەست؟ ئەگەر ئەمانە ئەون و مافێ کورد ئەی مافێ سۆمالی چی شکڵیە؟ یعنی دەمە قۆپانە پێکردن و شەرواڵە سۆمالیایی و قسەی سۆمالیایی کردنەوەیت و مافێ سۆمالیا مافێ سۆمالیا مافێ تورک مافێ مناڵ و مافێ ژن و مافێ پشیلە و مافێ ماف ئەو پێشنەهادەیان قبول کرد و چوونە نێو وتوێژەوە نەتیجەیەکی نەبوو بەڵام ئەوە بە معنای ئەوەی نەبوو کە چونکە ئەو وتوێژە نەتیجەی نەبووە یەدی حیزبی دموکرات پشت لە وتوێژ دەکا و وتوێژ بەجێ دێڵێ بەڵکو جارێکی نەوەڵا حیزبی دموکرات دائیمەن قنی لە دەوڵەتی ئێران وگە پشت چی ناکە پشتی تێ ناکە قنی تێەکە بۆ ئەو کارە دروست بووگە ئەم ملەتە وا پێ بکە
وەختێک کە پێشنەهات دەکرێت بە دکتۆر قاسملوو بۆ وتوبێژ لایەنی جۆرا و جۆرەوە تەرتیب دەدرێ قبول دەکات بەپێی ئەو سیاسەتە گشتێک کە حزبی دموکراتی کوردستان هەیەی دەچێتە نێو وتوبێژەکە. بۆیە من پێم خۆش ئەوەی لێرەدا بڵێم ئەسڵی وتوێژ قبولکردنی وتوێژ چه ئەو دەمی بۆ شەید دکتۆر قاسملوو حزبی دموکرات چه ئێستا و چه لە داهاتوودا ئەسڵێکی پێشکەوتن خوازانەیە و دەبێ پێشوازی لێ بکە سەرف نەزەر لەوەی کە پێشبینیەوە بکە کە حتمەوە بە نەتیجە دەگایە بە نەتیجە ناگا بەڵام دەبێ بچێت واردی ئەو پرۆسەیە ببێ چونکە وتوێژ بۆ خۆی نەوعێک خەباتە بەڵام ئەوەی کە جێگای داخە ئەوە بوو کە شەید دکتۆر قاسملوو کە وتوێژەکە دەست پێ دەکا حزبی دموکرات لێ ئاگادار نەبووە دوایی کە دێتەوە گزارش دەدا بە باوەڕکەنەوە تۆ ڕاهاتی وت من لێ ئەپەڕم تااقەتم نییە بێ مەسەرەوەی کە وتوێژ نەوەی خەباتە بەریدەن بابێنە سەر ئەم تیکە تماشاکە ئەمانە ئیدعا ئەکەن کە ڕژیمە ئێران فاسدە جمهوری ئیسلامی بۆ چون انحساراتی واتیە ڕەنتی واتیە خودی و ناخودی واتیە مڕ قانون بەکار نابری ئیسلاح تەڵەبین هاتن وتیان قانون جێبەجێ ناوێت ئۆکەی ئەمانە حەز بە دموکراسیەکەن چون دموکراسی ڕەئیە مردمی واتیە و لەوێ نزارەتە مردم بەر حکوومەت مەوجودە و کاورا ناتوانێت خود ڕەئی وێ مجەسەمەیە ئەم بلاهەت دموکراسیە کێز دانەیە کە بەناوە ئەو ڕەحمانە قاسملوو دەسە بەرقەزا دکتۆرە لە ئوروپای شەرقیا بوو گەژنەکەی جوولەکەس فارسی قسە ئەکا ئەو ڕەحمان لە خوای لەناوە مشتێ تێ هەڵدریاگە وەکو مچا لە خۆی خاتی ترە لە قانونە حیزبی نەوگە ئەو ڕەحمان حەساوە حەچی بۆ حیچ کامیان نەکردگە خوای چووگە تەکە جمهوری ئیسلامی دانیشکە قسەی کردگە دێ ئەمە ئیشێ ئەو ڕەحمان تبقە زەوابت تبقە ئیدعای خۆی کە دموکراسیە بیگری دارێکەی تە ئاسینی و ئێدامیکەی چون خەریکە تەقڕەویەکە دیکتاتۆرە قسەی کەس ناخوێنێتەوە و لەسەر ئەمانە خەریکە ئەچێت تۆ تەکە جمهوری ئیسلامی و قسەت بەر عەلەیه عەلی خامنەی ئەمەسە پەدەر سوختە ئەمەسە جمهوری ئیسلامی ئەکەی ئەمەسە تۆ ئەمە انتقادانە ئەەکەی لە جمهوری ئیسلامی ڕانتە و انتقاداتە و انحساراتە و تەقڕەویە و دیکتاتۆریەتە مچە قاسملووت بە ئێوەی نەوت کە چووگە سەناوە مزاکرە چووگە سەناوە مزاکرە دەورە ئەوەری کردگە بعد تۆ ئێژی نامەی نووساگە بۆ کۆمیتە مەرکەزی تەوەجۆ بکەن کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستان ئێران وەکو ئیشارەت کرد لەو کتێبەشدا من ئیشارەم پێ کردووە لەوێدا کۆمیتەی ناوەندی درێژەدانی وتوێژەکە تایید دەکا پەسەندی دەکا بەڵام لەوێ ڕادەگەینەکە دکتۆر قاسملوو بۆ خۆی لە وتوێژدا بەشدار نەبێ بەڵکو هەیەتێک بنێرن بۆ وتوێژ لەگەڵ نوێنەرانی حکوومەت بەڵام دوایی شەید دکتۆر قاسملوو کە دێتەوە دەرێ جارێکی دیکە دووبارە ئامادە دەبێت لەگەڵ ڕێژیم وتوێژ بکاتەوە پس لەگرا ئاغای ئەو ڕەحمانە قاسملوو دەستوورە کۆمیتە مەرکەزیشی جێبەجێ نەکردی هیچ کامیانی بە پیاک داننیە وتی لاوە کەرە کەرتان قسەی مەفت چۆن خۆم نەچم خۆم لە گشتان ژیرترم و دوکترم و خۆمەچم و وەیوە نازان و شتێک گەوجن و کێ بەهەنێرم تۆ بەنێرم مەچە قاسملوو وای وت خۆی چوو دەی ئیستە قاسملوو ئینسانێکی خاتیە ها خامنەئی فاسد است ولایەتەش باتل است دەی وانە مەگەرەوە حەز بەم شعارە ناکەن و خامنەئی فاسد است و ولایەتش باتل است و مەگە حەزی پێ ناکەن دەی ئیستە قاسملوو فاسد است سکرێتاریەتەش باتل است مەگە باتڵ نیست دەسە سەحرا ڕوودی خۆش دای لێ ئەم کاورایە خاتیە بێپرنسیبە خوێڕیە خودڕەیە کوشت دەستی خۆش یا دەستی خۆش نەوێت
بابا ئێوە زانی چییە نەکارە تەشکیلاتیتان کردگە نەزانن قانون چییە ئۆ لاو قەیناکە و دێ چی بکات و لە دەستی دەرچوو 4 نەفەری کوشت و قەیناکە و لاو دێ تەجاوزی پێکرد و دێ چی بکات و حەزەکە لە باسەنە تەرەف و دێ با کاورا قنی چەرمگنەوایە و دێ چی بکات و دێ قنی چەرمە کاورا تەحریکە کات و دێ تەحریک بووگە و نیازی هەسوو دێ لەو شاخ و داخە چی بکەن و دوو پێشمەرگێشی بڕۆنە سواری یەکتری و دەیخوا هەڵی ناگرێ و دێ چی بکەن و ئەمە بوو گەس و استدلال ئێوە مەرتی کە تەشکیلات پرەنسیپی ئەسحاڵی تەشە لە خۆتە دەست پێ بکەین منوتم عەدیە خامنەی ناتوانێت لە سیستەما یانێ کڵاوبەرداری بکات ناتوانێت سیستەم گرتگێسی مەلەکەی بریتانیانی غەڵەت ئەکا بەر ئەساسە ئوسوول لە سیستەمە بریتانیا حرەکەت ناکە باوک ساحیوی دەرتێرن تۆ قاسملوو لەگرا فاسد ئەست ڕیاسەتش باتڵ ئەست تو چۆن پشتی گرکە و قاسملوو بەڕاستی و ڕەحبەری مەزنمان و زۆر ژیر بوو زۆر عاقڵ بوو ژیریەکەی وا لە ئێوە زانی ئێوە گشتان کەرن خۆی لە ئێوە کەرتر و ئەو زانی ئێوە گشتان کەرن خۆی لە ئێوە کەرتر و ئەوە ژیریەکەی ئەوە چوون زانی ئێوە کەرن منافقن دروزنن خوێڕین دەی پەدەر سوختە تەبقە ئەمە ئێوە مەشیایە اطلاعیەتان بدایە دەسەوە بتان وتایە دەسەوە خۆشوێ سەحرا ڕوودی ئەو پەدەر سوختە ئەگەر بەهاتایەتەوە کوردستان خۆمانەمان تۆپان غەڵەتی کرد بێ ئێمە چاتە ناوە دانووسانی کرد و مزاکرەی کرد ئەوە کۆمیتە مەرکەزی بوو یا کنارا بوو یا بە کەشە قاسملوو بوون گشتیان گەوادە قاسملوون ئەوە چۆن پێتان بەر ناخوادەی کلکە ڕێویتان هاورگەس و دەمی یەکتریە ئەمیشە لەمە ئەوێنن ئەمانە حتا لە ئوسول و پرەنسیبەکان و ئەساسنامەی کناراوەکانە خۆیان ڕعایەت نایکەن هۆ ڕەحمان نەیکردگۆ و پیای گەورەیەک و گۆ خواهڵی ناگرێت و دای تۆ فاسد بەمە گەرەکت بوو بچیت تەکە جمهوری ئیسلامیا شەڕکەی ئەوە وەگەرەکت و پرەنسیبەکانت بەی پێی پرەنسیبە دۆمۆکراسی ئەمە بوو ئەمە ئەو ڕەحمانە قاسملوو بوو تەوەجۆتان کرد ئەمە ئەو ڕەحبەرە کاریزم حەزی پێکەوە ئاشتی خوازە و پێغمەری ئاشتی و تۆپیا لەسەر ئاشتی و ئەمە ئەوە سنسانە خاتی دانەیە خەلافکار فاسد ئەی خامنەیش هەروایە کردگە تۆ پێژی خامنە ئی فاسد دەست وڵایەتش باتڵەست ئەمەسە دە چۆن وڵایەتە ئەم باتڵ نییە چۆن حەزەکەی بەم شعارە حەزناکەی بەم شعارە ئیستا منوتم دەرمەوردە قاسملوو تۆ کاورایە تەخەتی بکە لە دەستوراتە کۆمیتە مەرکەزی چی پێکەی تۆبیخیەکەی حەق عوزوێتی لێسێنی دەریەکەی دە غەڵەتە کرد قاسملوو دەرنەکرد بێجات کرد قاسملوو دەرنەکرد پەدەر سوختەی درۆزن وەڵا لە ژێرە و ئێمە خەوەرمانە و بەرخەلافە ئەساسنامەی ئێمە و خۆی زەد و بەندی کرد و خۆی چووە سەرە مێز و خۆی دایلێ و ئەمە ڕەحبەرە ملەتە کوردە هەوڕەحمان ئەوڕەک وسوق ئەم کاورە کەسیانی وە پیاک حساو نەکردگە کۆرە با مشتێ مەڕوو ماڵاتن کاورای داهاتی وتکێسی غەڵەتە کرد تۆ چوزانی من خودم ئیرونی هەستم ئیرونی من فارسی بیلەهجە حرف میزنم من خودم برم ئیرونی حرف بزنم کاورای مەڕوو ماڵات شەکەت دیێرەدایە کە بەداخەوە خۆ دکتۆر قاسملوو نەماوە لێ پرسیم زانین بۆ ئەو کارەی کرد بەڵام لە هەر حاڵ من پێتم وت بۆ ئەو کارێک کرد چون یەکتان پیاگنەون تۆجۆکێک چون گشتانی بە کەرەزانی مشتی ماستا و چییە خایە ماڵە دروزنە بێبەر و دووە لە دەوروبەری ئەو ڕەحمان کۆبوونەوە هەڵی هەی دەوڵەتە ئێرانیش دروستانی کرد و هاتبوون کورد نابوت بکەن هەل لە برەوە شانستان هاور نەماگە ناپێتیەوت بەداخەوە نەماگە و بۆ ئەو کارەی کرد ژانە دڵی گرت و هەروە لە خۆیوە ئەم ڕەحبەرە ژیرە کاریزماتیکە و ئەمانە ئێمە نەزان بۆ کارێک کرد و نەماوە و خواڵی نابێت و چی بکەین و تەواو و ڕێ و نەما هەڵەیەک بوو کە
خەسارێکی یەکجار زۆر گەورەی بە حیزبی دموکرات و جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵات گەیاند. چۆن خەساری گەیان بە حیزبی دموکرات پدەر سوختە خەسارێکی گەوری گەیاند و کەمتر نەما تەحقیرتانکە نەما تەجاوزتان پێ بکە نەما ژنی بۆ بووێن نەما بوون و ساقی لە مەجلسەکەیە ژنەکانتان گشتی ساقی ئەو ڕەحمانی قاسملوو چۆن بوو بە خەسارێکی گەورە بوو بۆ ملەتی کورد تۆ پرینسیپ خۆت پەدەر سوختە تۆ مەتنە کوردیت نییە حەزبە کوردی نییە حزبێکی ئێرانی نەتەوەی ئێرانی هاتکی ئێرانیت بچەسپێنی ئیدعای دموکراسی ئەەکەی پەدەر سوختە لە کناراوێکی ساڵ نەفەریە ناتوانانی ڕعایەتی کەی ڕعایەتی ناکەی من عەلی خامنەیەکەی من عەلی خامنەیەکەی تۆ چه خەسارێکیە کرد ملەت و کورد ئەو ڕەحمان نەمایە دانەیەتر کتێبێن نووسا بەناوی کورتا و کوردستان کورتە باس ئەرێ خروجیەکەی ئەوە بەوەی کە سەحرا ڕوودیرێ دای کوژێت ئەگەر بەمایە بێلەهجەتر ئەیما ئیرونی هەستیم ما ئیساسە نمیدین کەسی بەما بگی ما ئیرونی نیستیم وای وت هەروە تۆ کە زوانیشی ئەگیریە خەسارێکی گەورە بوو خەسار بوو کەس نەجا تڕەهاتی تو ئیژیتی ولا درۆ خۆ کنتر ناخات و ئینسان خۆ حناق ناگرێت و خۆ زگیل دەرنادات و ناوێت و بالۆک و ناخۆ هەروە بێژیتی و بڕوا پێکارێ بۆ کێ بۆ کاورایە فاسدە خاتی جیان و کەڵیم خاڵدارمان دەرکردگە دەستی برگە بۆ ئەسیری تۆجۆکن ئەی ئەو ڕەحمانتان بۆ دەرنەکردم کڵاو بەردارە بۆ دەرتان نەکرد کناراون منێژم تۆ کناراوی تۆ متەسەدیە کناراوی خەریکی تەڕە مەردەمەژمێری مارتیکە بەڵام دیسان تاکید دەکەمەوە ئەوە بە معنای ئەوەی نییە کە حیزبی دموکرات لە هیچ حاڵەتێکدا پشت لە وتوێژ بکە. دوای شەهیدبوونی دوکتۆر قاسملوو تەبیعەتەن بەهۆی ئەو کاریزماتی حیزب دموکرات لە هیچ حاڵەتێکدا پشت لە وتوێژ بکە لە هیچ حاڵەتێکدا بە ئەمانە حەزەکەن بە وتوێژ مەچە بێتەکە من ناوتوێژێ بکە بزانم تۆ چەنێ وتوێژە زانی بەهنێرە دانێ باسەوادت تێ هەڵدریاگە فاسۆلیا خۆرت بەهنێرە و ئەفرە حەزەکە بە قاسملوو 20 دەفەینێ لە خۆی شەوانە بێری بیهێنێرە ئالەگرا باتەکە من ناوتوێژێ بکە ئەوە من پێدێژم پەدەر سوختە من حکوومەتە مەرکەزیم تۆ گوت خواردە سەبەردا ئەسڵحە غەڵەتە کرد مەرتیکەی تەروریست فاسد دانووسانێ دەکەین و ئەو دایەنووسێنین و سەریەخەین و دایەخەین و قباتیەکەین و دکتۆر قاسملووەکە لەسەر حیزبی دموکرات بە مشەخەسی وە بزوزنەوەی کورد بەگشتی و خەڵکی کوردستان هەیبوو زۆرێک لە فەزای ناومێدی بەسەر حیزبی دموکراتدا زاڵ بوو چی وای کرد کە حیزبی دموکرات بتوانێت خۆی لەسەر پێ ڕابگرێتەوە و ئێستاشە بینین دوای 30 ساڵ لە شەهیدبوونی دوکتۆر قاسملوو حیزبی دموکرات هەر لەسەر بوجەکەی دەوڵەتە ئێران بوجەکەی دەوڵەتی ئێران حیزبی دموکرات ناڵێ بمریەوە نیە کتێوتان بۆ چاپەکە کتێوە هەو ڕەحمانە قاسملووتان بۆ چاپەکە دەیتر ئەمە گەزەرەرێکی بێ خۆ چاپی ناکایکە کوردهاو و کوردستان و تەراوشات و زەهنە ئەو ڕەحمانە و سوختان بۆ ئەکاتە ناو زەهنە مەردم و زوانێ کوردیە فاسۆمی چاپوگە و خواهڕی ناگرێ و گشتکەسی گوێدا دەیوە چه تهدیدێک بوون ئێوە تەسبیتە پایەهای سوڵتەی دەوڵەتە ئێرانن خەڵید بوو بەچە چی باس بوو بمێنێتەوە حیزبی دموکرات حیزبی دموکرات نە ئیدەس نە ئەندیشەس نە ئەندیشەی سیاسی حەچێنی حیزبی دموکرات کناراوێکە و 4 کڵەشینکۆف ژەنگ دریاگ و مەچە و 2 سەرزەلی تر و ئەمانەوە قسەکەنم حیزبی دموکراتەوە حیزبی دموکرات خاص و ماگەسەوانی من ئەم دیبەیتە قەتەکەم ئەدامەی ئەم دیبەیتە تا 10 دەقیقەیەتر ئەدەمەوە دووبارە سەر لە نوێ دیبەیتێکی تر ئەەکەمەوە بۆ خاتری ئەوەی کە ئەبێ ئەم جێگە بگۆڕم لە پارکینگەکە